شەقامەکانی چۆڵ کردووە، بازاڕ وەستاوە، ژیان بەرتەسک بووەتەوە. هەموو ئەمانە هۆکارەکەی ڤایرۆسێکی نەبینراوە، کۆرۆنا. بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی سلێمانی دەڵێت ڤایرۆسی کۆرۆنا لە شەقامەکانی سلێمانی تەراتێن دەکات. وتیشی کۆرۆنا ڕەحم بە کەس ناکات، بە لە ماڵەوە بوون هەمووان پارێزراو دەبن. ڤایرۆسەکە هاتوچۆکە بەڵام بە شێوەیەکی دیاریکراو ئێشتا بەربڵاو نییە، بۆیە ئەبێ ئێمە هەوڵ بین لەم قۆناغا لەسەر لێوارێکی خلیسکین ئەگەر خوا نەخوازە بخزێن بەم دیوە ئەوە ئەچین بەرەو گروپی سێکە ترسناکە و ڤایرۆسەکە ئیتر بە ئاسانی لەناو هەموو کۆمەڵگا وڵاوێتەوە و ڤایرۆسەکە جیاوازی ناکات. ڤایرۆسەکە خۆی لە نێوان هیچ تەمەن و توێژێکە. بەڕێوەبەری چاودێری تەندروستی سلێمانیش دەڵێت لە ڕێی 33 تیمی تەندروستی سلێمانی 600 بەرکەوتیان دۆزیوەتەوە کە هەمویان پشکنینیان بۆ ئەنجام درراوە و بەشی زۆریشیان پشکنینەکانیان نێگەتیڤ بووە، واتە ڤایرۆسەکە لە لەشیاندا نییە. سەردانی هەموو ئەو شوێنانەمان کردووە کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان بۆ بەرکەوتەکانە و نزیکەی 600 بەرکەوتە سوابیان لێوەرگیراوە بۆ پشکنین و سەردانی ماڵەکان کراوە و ڕەشی شوێنەکانیان کراوە. تیمەکانی تەندروستی هێزانیەکان لە سەنگەری پێشەوەن بۆ ڕوبەڕبوونەوەی کۆرۆنا بۆی کوردستان بە کەمترین زیان لەم جەنگەدا سەربکەوێت. نزیکەی مانگێک دەبێت کوردستان هاوشێوەی جیهان لە جەنگێکی قورسدایە لەگەڵ ڤایرۆسێکی نەبینراو کۆرۆنا. دوو قوربانیمان هەیە، زیاتر لە 100 کەسیش بەرکەوتوی ئەم ڤایرۆسن. پزیشکان بێچەند و چوون دەڵێن ئەگەر هاوڵاتیان بە قسەمان نەکەن ئەوە دەبێت هەمووان چاوەڕێی مەرگی ئازیزانمان بین. خۆ ئەگەر هەمووان دەست لەناو دەست بە قسەی پزیشک و هێز ئەمنیەکان بکەین ئەوە چەند هەفتەی داهاتوو دەمامکەکان لا دەبین و ژیان ئاسایی دەبێتەوە. ئاوەرعەلیگەلی کوردستان، سلێمانی.